لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کرێکارانی کوردستان داوا دەکەن تەواوی مافەکانیان دەستەبەر بکرێت و حیزبە دەسەڵاتدارەکان ئەو بەڵێنانەی کە لە هەڵبژاردنەکانی پێشوپێیان داون بیکەنە کردار. هاوکات دەژڵێن قەیرانی دارایی و زۆربوونی کرێکاری بیانی کاریگەری نەرێنی کردوتە سەریان. داواکارم یانی ئەو قسانەی کە دەکرێتن زۆرن پێویستە هەر نووسراوە نەبن هەردەنگ نەبن پێویستە ئینشاءڵڵا دەستگایەکی عەمەلی کار لەبوو ئەو کرێکارانە بکرێتن. کەس ئاگە لە فەقیر و کرێکاری نە بەڕاستی. یعنی پێویستە حکوومەت ئاوڕێک لەو ملەتە بداتەوە بەڕاستی چینی کرێکاران. یعنی پێویستە حکوومەت بێتە ناو خەڵک تەماشا کرێکاران بکە. لە سێ تابق بەربوویمەوە کارەبای زەخت عالی لێی دایمە. یعنی دەچێت خەستەخانەکان کەسێک لەوێ نییە لە کرێکار بپێستەوە ئەوە لۆی لێ هاتیە. یعنی هیچ نییە سێ چار مانگ لە مارێک کەوتم کەسێک ناکرد کەسێک ئاوڕە لێ ناداتەوە. بەڕاستی لەس ئەو عارەژکە قەیرانە و یعنی ئیش و کار نییە بێ ئیشیە عملی بیانی دێنن بەڕاستی یعنی ئیشەکەیان زیاتر لاواز کردیە. داوا لە هەموو پیشەوەرانیش دەکەم کاس خاوە کارەکان ئەوڕۆ حیسابی دوو ڕۆژان لەوە بکەن هەرچی نەبێ حیسابی دوو ڕۆژ لەوە کرێکارەکانیان بکەن. لە ساڵی ڕابردوودا 63 کرێکار لە کاتی کارکردن گیانیان لەدەست داوە و لە 4 مانگی سەرەتا ئەم ساڵی 16 کرێکار گیانیان لەدەست داوە جگە لە زامداربوونی ژمارەیەکی زۆر لە کرێکار. لە ساڵی 2016 لە کۆتاییەکەی 63 کرێکار لە هەر سێ پارێزگاکەی هەرێم گیانیان لەدەست داوە. کەرکووکمان حساب نەکردووە بەڵێن کەرکووک ئەوەی بەپێی معلوماتی ئێمە یەکدانە بووە کە گیان لەدەست داوە نازام زیاتریانە. لەوانەی هەرێم 26 لە هەولێرە 11 ناوخۆیە 15 بیانیە دهۆک 18 کرێکارە 16 ناوخۆیە 2 بیانیە هەر لە دۆک 20 کرێکاری بریندار هەیە 5 ناوخۆیە 15 بیانیە لە سلێمانی 15 کرێکار گیانیان لەدەستداوە 14 ناوخۆیە یەکیان دەرەوەی هەرێمە عێراقیە لە کەرکووک یەکدانەیە لە سۆران 2 کرێکاری ناوخۆیە یەکیان سایق بووە کەویش کرێکاری اعتیبارە یەکیانی بەنەخۆش گیان لەدەستداوە لە گەرمیان 2 کرێکار بوو. بەپێی یاسا کرێکار مافیای لە کاتی توشبوونی بەڕووداوێکی نەخوازرا و لە کاتی کارکردنی یان تەمەنی گەیشتە 6 ساڵ لەلایەن وەزارەتی کار لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی موچەی بۆ دەبردرێتەوە کە بەرزترین ڕێژەی موچەکە 240,000 دینارە بەڵام بەهۆی نەبوونی هۆشیاری لەلایەن کرێکارانەوە بۆ گرێبەستکردن لەگەڵ خاوەن کارەکانیان و خۆتۆمارکردنیان لە وەزارەتی کار وای کردووە زۆربەی کرێکاران لەو موچەیە بێبەش بن. ساڵانە ئێمە چەندین کیسمان بۆ برا کرێکارەکان لە قازانجی ئەوان بڕاندۆتەوە لە محکەمە بەڵام کێشەی ئیسارەکی ئێمە لێرە ئەوەیە بەڕاستی ئەو وەعیە یاساییە خۆ ئەو ڕۆشنبیرە یاساییە نییە لە ناوچینی کرێکاری ئێمە بۆی کرێکار لە کاتی کارکردندا بتوانێت لەگەڵ خاوەنکارەکەی گرێبەستی هەبێ یاخود زمانی هەبێ. لە هەرێمی کوردستان 75,247 کرێکاری دەستەبەرکراوی بیانی و ناوخۆیی لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک کار دەکەن لەو ژمارەدا 67,668 کرێکاری ناوخۆییە و 7,579 کرێکاری بیانیە. بەپێی ئامارە نافەرمیەکانیش ژمارەی کرێکارە ناوخۆی و بیانیە دەستەبەرکرا و دەستەبەر نەکراوەکان لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا زیاتر لە 100,000 کرێکارە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.